لە نەخۆشخانەی گشتی شەیڕۆڤەگم لە قەزای شارەزور ئەم نەخۆشخانەیە بەشی فریاکەوتنی 24 کاتژمێری تێدایە. لە هەفتەی پێشوودا منداڵێک هاوڵاتێکی قەزای شارەزور بەهۆی تەزووی کارەباوە دڵی لە لێدان دەکەوێت و بە فەوری دەیێننە ئەم نەخۆشخانە. لەلایەن پزیشک و کارمەندانی ئەم نەخۆشخانەوە چارەسەری بۆ دەکرێت و فریاگوزاری سەرەتایی بۆ دەکرێت و تاوەکو ئەوەی کە دڵی لە لێدان دڵی بۆ دەگەڕێتەوە، لێدانی دڵی بۆ دەگەڕێتەوە. من لە پشت ئەم دەرگاوە خانەوادەی ئەو کەسەی تێدایە کە هاتوون بۆ سوپاس و دەستخۆشی بۆ کارمەندانی نەخۆشخانە، من دەچمە ژوورەوە لای ئەوان و ستافی ئەو بەشی فریاکەوتنی نەخۆشخانەی تێدایە کە لەو ڕۆژەدا سەرخاڵی فریاگوزاری سەرەتایی بوون بۆ ئەو منداڵە. ئەوەی کە دەیبینن لێرە ستافی نەخۆشخانەی شەیدڕۆڤەگە کە لە حاڵەتی ئەوەی ئەو منداڵە کە تەزووی کارەبا گرتبووی لێدانی دڵی لە وەستا بوو لەلایەن نەخۆشخانەوە دڵی بۆ گەڕایەوە، بژانەوەی دڵی بۆ کرا و دڵی بۆ گەڕایەوە. ئەمە باوکی ئەو هاوڵاتەیە. مامە سڵاو لێوێ سەر چاوەکانم یاخوا بەخێر بێ. پێم بڵێ ئەو حاڵەتە کەی ڕوویدا مناڵەکەتان بۆ دڵی لە لێدان وەسا؟ ئەو حاڵەکاتە لە سەعات 11:30 پێش نیوەڕوا ڕوویدا. ئیتر کارەبالێیە کە کارەبالەیە دڵی وێسا بە یارمەتی و یعنی بە یارمەتی خوای گەورە و بە توانای ئەم دکتۆرە بەڕێزانە و کارمەندی ئەم خەزەخانە و دکتۆرەگان و سایق ئیسعافەکان دڵی هاتووە جێ و گەیاندیانە شوێنی دیاری کراوە. لێرە دڵی هاتووە جێ هەوردیانە جێ خزمەتێکی چاکیان کرد، فەوری ئیسعافیان بۆ دابین کرد و بۆ خەزەخانەی شۆڕش. من لێرەوە سپاس یەکەوەیەکەی ئەم خەزەخانە و بەڕێوەبەری ئەم خەزەخانە و دکتۆر خەلیل و هەموو دکتۆر و کارمەندان و سایقی ئیسعافەکانەکەم یەکە بە یەکە دەستیان ماچەکەم. ئەو کاتێک کە مناڵەکەتان ئەو حاڵەتەی بەسەر هات بارودۆختان چۆن بوو؟ بە تەمای ئەوە بوون کە بمێنێ؟ بە تەمایەوە نەبین ئەکە بمێنێت. ناوەڵا بارودۆخمان ناڕەحات بوو، بە تەمای مانی نەبوین، بە تەمای ئەوە نەبوین ئەکە کەتێکی در بگرێتەوە باوەشی باوکو دایکی. پێم وە بێ ساڵی پێشووتریش هەر خۆشت بەمە حاڵەت تێپەڕێبووی. بەڵە قوربان ساڵی پێشووتریش خۆم هەروامە لێ هاتە و لەوانەیە چەند دقەیەکیش دڵم لە لیان کەوتووە و دوای ئەوە ئەکە چرکەی دڵم هاتوۆتۆ جێ و بە یارمەتی ئەم پیاوە بەڕێزانە و ئەم دکتۆرە بەڕێزانە ئەم خەزەخانەی شارەزورە. ینی نەخۆشخانەی گشتی شارەزور بۆتە فریارڕەسی باوکو و کوڕێک؟ باڵێ ئاراوەڵا بووە باعیسی نەک باوکو کوڕێ بووگەوە باعیسی چەند کەسێکی تر لەم ڕۆژانشا کەسێکی تریش هەروای لێ هاو بوو بە باعیسی ئەویش. هەستان چۆن بوو کە ستافی کارمەندان بەو گرنگیدانەوە بە مناڵەکەتان وای کرد کە دڵی بگەڕێتەوە لێدانی؟ ئێمە سپاسی هەمویانەکەین بەڕاستی دڵسۆزانە لێ نەوین وەکو مناڵی خۆیان وەکو ئەولای خۆیان بێفەرق و تەوافەق بە هەموو توانایەکیانەوە ئێمە سپاسی یەکەوەیەکانەکەین. دەست و چاو خۆش بێ. ئاغوار لێرەش بەڕێوەبەری نەخۆشخانەی شەیدڕۆڤەگم لایە دکتۆر شڤان. دکتۆر سڵاو لێبێ. کاتتان باش. پێم بڵێ ئەم حاڵەتە چۆن ڕووی داوە و ئەو ئێوە چیتان بۆ کرد؟ ئەم حاڵەتە سەکاکسامان باستان بۆکە کە ئەمە حاڵەتێکی لێدانی کارەبا بوو کە ئەمە جێ دڵخۆشیە کە توانیمانە ژیان بژێڕینەوە بۆ خانەوادەیەک بەڕاستی دڵی عایلەیەک خۆشکەین و لە ماوەی ئەم دەڕۆژەیە ئەمە دووەم حاڵەتە کە ڕوویە. من پێم خۆشە سوپاسی سەرجەم کارمەندان و پزیشکان و هەتا کۆمپانیای ئەو کارمەندەکانی کۆمپانیاکە بکەم کە ڕۆڵێکی بەرچاویان هەبووە توانیویانە لە کەمترین کاتدا کار بۆ ئەو کوڕە بکەن و دڵی لە لێدان کەوتبوو دڵی بۆ بجێڕنەوە لەیانی دڵی. لەو حاڵەتانەیە کە تەزووی کارەبا بەری هەر کەسێکەکەوێ یان هەر ڕووداوێک ڕووەدا لەوانەیە عەجزی دڵ ڕووبان وەستانی لێدانی دڵ بۆیە کارکە نەخۆشەکە کە گەیەندا بەلای ئێمە لێدانی دڵی نەبوو. خۆشبەختانە لەلایەن تیمی خۆمانەوە ڕاستەخۆ دەستکرا بە ئیشوکاری بە شێوازێکی زانستی و هەوڵ و ماندووبوونی سەرجەم پزیشکان و کارمەندانی بەڕێز توانران دڵی بگەڕێتەوە بۆی و جارێکی تر خەندە و خۆشی گەڕایەوە ناو ئەو عایلە و ینی ئێمە لەم نەخۆشخانە بەڕاستی بڵێ جێگاکەمان بچووکە بەڵام ڕۆڵ و کاریگەریەکی زۆرمان هەیە. هەر ئەم دەڕۆژە ئەمە دووەم حاڵەتمانە ئەوی تریشان لە کاتی نوێژی نیوەڕوا بوو هاوڵاتیەک بوو جەڵدەی دڵیدا بوو کە دڵی لە لێدان کەوتە بوو بە فەزلی خوای گەورە و شارەزایی و ئەزمموی کارمەندان و پزیشکانی نەخۆشخانەمان
توانرا دڵی ئەویش بگەڕێتەوە و ئێستا ئەویش هەر لە ژیانە ماوە. دکتۆر پێمە بێ باوکی ئەم منداڵەش ساڵی پار هەمان حاڵی بەسەراتەوە پێمە بەهۆی جەڵدۆ بوو. بەڵێ کاک مەحموو تقریبان ساڵێک پێش ئێستا ئەویش هەر هاتووە بە بژانەوەی دڵی پێ ئەوتریا خود CPR بە واتاکەی ئێمە بەو شێوە گەڕاوەتەوە، ینی لێدانی دڵی نەبووە بۆ حاڵەتە گەڕاوەتەوە و سپاس بۆخوای ئێمە ئێستا ینی خۆمان زۆر بە خۆشحاڵ و ئەوە ئەزانین کە ڕۆڵێکی کاریگەرمان هەیە لە سنوورەکە و توانراوە هاوڵاتیانی سنوورەکە سوودێکی باش لەم نەخۆشخانە و بەشی فریاکەوتن ببین. بەڕێزن ئەوەی کە گوێبیستی بوون وتەی ئەو ماڵی ئەو خانەوادەیە کە منداڵەکەیان بەهۆی ستافی نەخۆشخانەوە لێدانی دڵی بۆ گەڕاوەتەوە و دکتۆر و بەرپرسی بەشی نەخۆشخانەکەی باسی لەواکەن کە منداڵەکەیان ئەو منداڵی ئەو هاوڵاتیا دڵی لە لێدان کەوتە بوو لەگەڵ هاتنی بۆ نەخۆشخانە لەلایەن ستافی و کارمەندانی نەخۆشخانەوە هەوڵ درا کە لێدانی دڵی بۆ بگەڕێتەوە. ئەمە یەکەم حاڵەت نییە کە لە شارە زۆر ڕۆدا لەلایەن ئەم نەخۆشخانەوە چەندین جاری تر ژیانی هاوڵاتیانی خەزای شارە زۆر لە مردن ڕزگار کراوە.